شەرلین ئۆستۆرۆڤ بە وریایەوە هەنگاو دەنێت و ئەمە یەکەم سەردانیەتی بۆ دەرەوەی ویلایەتەکەی لە دوای پەتای کۆرۆنا. ئۆستۆرۆڤ بەرپرسی کۆماریەکانە لە هاوایی، ویلایەتی ژێرکنترۆڵی دێموکراتەکان کە لە ئیستادا بەهۆی کۆرۆناوە لە ژێر کۆتوبەندێکی قورسدایە. ئابووریمان لە ناوچووە هیچ گەشتیارێک سەردانمان ناکات، چێشتخانەکان داخراون و خەڵک دەڵێن چاوەڕێی ئەمەمان نەدەکرد و ئەمە تا سەر ناچێت. کارێکی قورسە کە کۆماری بیت لە ویلایەتی ئۆرێگان کە لە مێژە لیبراڵن، ئەو شوێنەی کە تێیدا پۆرتلەند لە سێهەمین مانگی ناڕەزایەتیەکانیدایە. کۆریەر دەڵێ کە سەر و کۆمار هەوڵی خۆی داوە بۆ کۆتاییهێنانی ناڕەزایەتیەکان. کاتێک ئەو پێشنیاری یارمەتیدانی کرد لە ڕێگای سەرچاوەکانی نیشتمانی و فێدراڵیدا بۆ هێوەرکردنەوەی خۆپێشاندانەکان لە پۆرتلەند، شاردار و ئۆستاندار گوێیان پێ نەدا، خەڵکەوەیان بەدڵ نەبوو، بگرە ئەوانەی کۆماریش نەبوون. دموکراتەکان هەفتەی ڕابردوو باسییان لەوە کرد کە کردەوەکانی ترامپ بووە بەهۆی خراپترکردنی دۆخی پەتای کۆرۆنا و هەروەها ناڕەزایەتیەکان. ڕاپرسیە نیشتیمانیەکان ئاماژە بەوە دەکەن کە لە ئیستادا جۆ بایدن 9 خاڵ لە پێشەوەیە، بەڵام ترامپیش لە نێو کۆماریەکاندا خۆشەویست ماوەتەوە و ڕێژەی پەسەندکردنی ترامپ 42 لە سەدایە و ئەمەش پیشاندەری بەرزبوونی ڕێژەکەیە بەراورد بە ساڵی ڕابردوو. مایک کاکلمن دەڵێ کە دموکراتەکان شتێکی تازەیان بۆ وتن نییە لە کۆنگرەکانیاندا. من ئەوەم بینی وە زۆری لە وتەکانی بایدن کە تەنیا هێڕش بوون بۆ سەرسەرۆ، ئەو هیچ شتێکی پێ نەوتین کە دەیەوێت چی بکات و ئەگەر هەڵبژێردرێت بەڕێوەبەرێتەکەی چی دەکات. بایدن کاملا هێرس سێناتۆری کالیفۆرنیای وەک جێگری خۆی هەڵبژارد، ئەو وەک یەکەم ژنی ڕەشپێست و یەکەم ژنی ئاسیای ئەمریکی پێدەچێت دەنگی خانمان بۆ لای خۆی ڕاکێشێ. ئۆستۆرۆڤ کە 2 کچی لە زانکۆن دەڵێ گومانی لە کاریگەربوونی هێرس هەیە. من کەسێکم کە سیاست شوناسم دیاری ناکات، بێگومان کچی کۆچبەرێکم وەک سەرباسێکیش خزمەتم کردووە، ژنێکی سپی پێستیش نیم، بەڵام هیچ کامە لەمانە گرنگ نین و دەستنیشانی ئەوە ناکەن کە بۆ کێ دەنگ بدەم. دموکراتەکان نزیکن لە کۆنگرە و هەوڵی گۆڕینی بیرۆڕاکان بڵێن، بەڵام کەسێکی وەک ترەیسی هۆڵێز سوورە لەسەر بیرۆڕای خۆی. بۆ من کە ئەوە بکەم بە تەواوێتینە. من پشگیری سەرۆک ترامپ دەکەم، هەر لە سەرەتای ساڵی 2016ەوە پشگیری ترامپم کردووە. من باوەڕم وایە ئەو کەسێکی ڕاستە و ئێمە بەرەو پێشەوە دەبات بە هیچ شێوەیەک بی لە پشتیوانی بۆ جۆ بایدنیش ناکەمەوە. ئاسایش لە دەوروبەری هۆڵی کۆنگرەکەدا بەتوندی گیرا بووە بەر و بۆنەکەش سنووردار بوو بۆ بەشداربووان و تەنیا 6 نوێنەر لە هەر ویلایەت و مەڵبەندێک بەشداریان تێدا کردبوو. هەروەها هەر 336 شاندەکە ڕۆژی پێنجشەمەش بانگهێشتی کۆشکی سپی کراون بۆ سیرکردنی سەرۆک ترامپ کە کاندیدکردنی لەلایەن حیزبەکەیەوە بە فەرمی پەسەند دەکات و وتارێکیش پێشکەش دەکات.